هەندێک شتی شێت جاری وایە لە خارجی ئەم خەیاڵەشە، یعنی ئەم خەیاڵەش بۆی تەسەور ناکرێت کەوا بوو خەیاڵیش سنوورێکی هەیە، چۆن هەستەوەرەکان سنووریانە بوو خەیاڵیش سنوورێکی هەیە. مەسەلەن یەکێک چیرۆکێکمان قسەیەکمان بۆ جێڕێتەوە ئەڵێ کابرایەک گۆرانیە بووی، باش ئەمە تەبیعی هیچ شتێکی تیانە کابرا گۆرن، دەنگێکی زێڕین، پێمان سەیرە دەنگی زێڕین چکە زێڕین هی کانزاکانە، مستیلەیەکی زێڕینی و گەردانەیەکی زێڕینی هەبوو، خەنجەرێکی دەسک زێڕینی هەبوو، دەمانچەیەکی زێڕینی هەبوو. ئەمانە کانزایەکە زێڕین وەصفی شتێکەکە کە ئاسن بە ئاسنێک و بلکیا دانێکی زێڕین، بەڵام دەنگی زێڕین نییە. بەڵام ئەم لەسەرمەوە ئەنجا ئەڵێ دەنگێکی زێڕینی سوور، ئێژزانین سووریش ڕەنگە چاوی بینێ کەوابوو دەنگ کە جۆچکە بیستی، سوور کە چاو بینی، زێڕیش کە دەستمان لێداوە زانین کانزاکانە کەچی ئەوڵە دەنگێکی زێڕینی سووری بۆن خۆشی هەبوو. ئێمە بۆن خۆشیەکەش بەلوت هەستی پێکەین. باشە خەیاڵ چۆن ئەمە دروست دەکە؟ خەیاڵ درستی ناکە. حتا ئەگەر یەکێک وا بڵێ بیجێڕێتەوە بڵێ کابرا گۆرانی ئەوت بە دەنگێکی زێڕینی سووری بۆن خۆش ئەیکەین بەچێوە، لەبەر خەیاڵیش ئەمە تەسەور ناکە. ئینسانی عاقڵ ناڕوا بۆ ئەوە کە ئەم عالەمانە هەمووی تێکەڵکە. مع العلم لە مێشکی ئینسانە ئەمە ناگونجێت، چونکە ناشێت دەنگ بێ سوور بێ بۆنی هەبێ، چکە شە بڵێن بۆنی دەمی دێ، ئەو کاتە بۆنی زمانێتی کە لە ١٧٠ بۆن لە زمانەوە دێ، یان هی ئەو خواردانێک خواردوێتی یادانی نەشتۆهی ماوەکانی بندانەکانێتی، یا مەڵاشوێتی یا کیسی کردووە پووکی یا شتێکی لەو بابەتە. بەهەرحاڵ کەوابوو عەقڵیش بۆ خۆی ناتوانێ ئەوە داڕێژە، ئەگەر چی عەقڵەکە بەرفراوانە، ئەگەر چی بیر لێکردنەوەیەکە، بەڵام دیسان ئەوە زەروریە کە بزانین ئەو ڕەهەندەی تریشمان، ئەو خەیاڵاتانەی کە هەشمانن دیسان ناتوانین بەم خەیاڵاتانە تەسەووری خوای پەروەردگار بکەین. یعنی ناتوانین ذاتی خوای پەروەردگار بزانین چییە، ماهیەتەکە بزانین چییە، چونکە نەدرێژی، نەپانی، نەبەرزی، نەمادەی، نەوزەی، نەزەمەنی، نەشوێنی نازانی. زانیاریەکانی ئەم احتیما دەکەنە سەر ئەم جۆرە شتانە، لەبەرەوە ناتوانین بزانین ذاتی خوا چییە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ بیر لە ذاتی خوا خۆی مەکەنەوە. کەوابوو ئێمە کە ئەڵێن خەیاڵ بۆ خۆی سنوورێکی دیاریکراوێ، خەیاڵ بۆ خۆی ئیستیعابی هەندێک شت ناتوانێ بکە، بۆیە بە خەیاڵیش ناتوانین تەسەووری خالقەکە بکەین کە خالقەکە حتمەن لە هەموو مەخلوقاتەکان بەدەسەڵاتترە، زاناترە، داناترە. یعنی مەگەر بەس تەسەووری سێڵەکان بکەین، یعنی تۆ تەسەووری ئەوە بکە هەر 6 مانگ بڕبڕی پشتت نوێ بێت، تو وازانی ئەم بڕبڕی پشتە هەرەوەی زمانی مناڵیتە، وازانی ئەم پێستە هەرەو پێستەیە کە پێش 2 مانگ لەمەوە پێش هەدبوو هەمووی نوێ بوونەتەوە. ئەمان خالقێکی، خالق خەڵقکردنەکەش ئەوە نیە یەک جار خەڵقی کردووە بەس، خەڵقەکە ئێستا بەردەوامە. ئەم سێڵەی کە زیندووە دێتە پێشێ و سێڵێکی تر ڕۆیشتووە مردووە، مراندن و ژیاندنەکە بۆ خۆی پێویستی بۆ خالقە هەیە. کەوابوو ئەو خالقەی کە گەردوونی دروست کردو، ژیان و گەردون و ئینسانی دروست کردووە، خالقەکە بێ بەتوانایە، زانایە، دانایە، ژێنەرە، مرێنەرە، بە ئاگایە، ئێستا لەگەڵمان.